سەبارەت بە دەرەنجامە فەرمیەکان و کاردانەوەکان ئەحمەد زیباری پێمنێریدەنی ئەمریکا ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک ئەحمەد، ئێمە ئەزانین لە پێش لایەنەکان هەر کام ئەوەی تریان بە سەختەکاری تاوانبار دەکرد. ئێستاکە کە دەرەنجامەکان ئەلبەتە فەرمیەکان بڵاو بووەتەوە، کاردانەوەکان بە چ شێوەیەکە؟ بەڵێ ئێستا کاردانەوەکان و دەنگی ناڕازەیی لە شەقامی کوردی و هەروەها ئەو شەش حیزبە سەرەکی هەرێمی کوردستان زیاتر بووە. ئەوان زیاتر یەکتر تۆمەتبار دەکەن و یەکتر تۆمەتبار دەکەن بە ساختەکاری لە ئەنجامەکان. جانی پرۆسەکە وای لێ هاتووە لە ئێستادا لە شەقامی کوردی زۆر ئاڵۆزە. بۆچی؟ من پرسیارم لە خەڵکێکی زۆر کرد جانی، هەموو خەڵکێک ئاوا بە ئاسانی لە پرۆسەکە حاڵی نابێت، لەبەرەوەی هەتا ئێستا 85% ئەنجامە بەرەیەکان کە ڕاگەنراون 85% واتە 15% ماوە کە دەکاتە 15 کورسی. لەو 85% جانی 1045 سکاڵاش واتە لە کوی پرۆسەکە هاتوون 1045 سکاڵا. ئەمە لە کاتێکدا 1045 سکاڵا ئەگەر بۆ نمونەوە چاودێران و ئەوانەی کە شارەزان لە پرۆسی هەڵبژاردن 500 لەو سکاڵانە بە جدی کاریان لەسەر بکرێ. گریمان وەک ئەوان دەڵێن هەر سندۆقێک لەوە 250 دەنگی تێدا بێت. ئەحمەد، لایەنە سیاسیەکان چیاڵێن؟ بەڵێ جانی، دەکاتە بەمە تاواکەم دەکاتە 125,000 دەنگ. واتە ئەگەر بەسەر کورسیەکاندا باش بکرێت هەر کورسێک 13,000 دەنگی بۆ دامرێ، نزیک بە 16 کورسی دەکا. لایەنە سیاسیەکان جانی بەردەوامن لە یەکتر تۆمەتبارکردن. ئەوان ئەم ئەنجامانەی کە وەریان گرتووە هەتا ئێستا پەسەندیان نەکردوون و هەروەها خەڵکیش داوا دەکا کە ئەم پرسەیەک لای بکرێتەوە و ئەوانیش بزان کە دەنگیاندا دەنگەکەیان چی لێ هاتوو، چۆن گۆڕانکاری دروست دەبێت. وا پێشبینی دەکرێت و کە کۆمسیۆنیش ڕایگەیاندووە ڕەنگە لە کاتی ڕاگەیاندنی ئەو 15% و هەروەها ئەو 225 سندوقی کە قردێلەی سۆریان لەسەر ئەو سکاڵایانە گۆڕانکاریەکی یەکجار زۆر بەسەر ڕێژەی دەنگ و کورسی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا دروست ببێت، کە ئەمەش ئەگەر وای لە هات دەنگی ناڕازی و کاردانەوەکان فراوانتر دەبێت. ئایا هەموو لایەنەکان لەگەڵ دەرەنجامەکاندا نین یان تەنها چەند لایەنێکە و ئالتەرناتیڤەوان چییە؟ چی دەبی بکرێت؟ جانی ئالتەرناتیڤ ڕەنگە وەکو شارەزایانی بواری هەڵبژاردن دەڵێن ئەم حکوومەتێک کە ئێستا هەیە ببێ بە حکوومەتی کاربەڕێکەر. بۆچی؟ ئەنجومەنی کۆمسیاران لە 9 کەس پێک دێتن، سێ لەو کەسانە پارتین، دوو یەکێتی، دوو گۆڕان، یەک یەکگرتو یەک کۆمەڵ. دەبێت دوو لەسەر سێی ئەو ئەندامانە ئەم ئەنجامانەی کە ئەگەر ئەنجامی کۆتایی ڕاگەیەنران پەسەندی بکەن. ئەگەر پەسەندیان نەکرد واتە دوای یەک مانگ حکوومەتێکی کاربەڕێکەر دروست دەکرێت. جانیاوەی کە ئێمە دەبینین و پرسیارەکەین و پرسیار لەو 6 حیزبە دەکەین ببوورە لەو 5 حیزبەی کە ئەندامیان لە ئەنجومەنی کۆمسیاران هەیە، هیچ کەم لەو ئەندامانە ئەنجامەکانیان پەسەند نەکردووە، نەک دوو لەسەر سێ. واتە پێویستە دوو لەسەر سێ ئەنجامەکە پەسەند بکرد، دوو لەسەر سێ ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران ئەنجامەکە پەسەند بکەن، ئەنجامە بەراییەکان. ئەنجامی کۆتایی کە ڕاگەنران پێویستە دوو لەسەر سێ پەسەندی بکەن تا دوای یەک مانگ حکوومەت پێک بێنرێتن. ئەگەر وانە بوو پەسەندیان نەکرد، دواتر حکوومەتی کاربەڕێکەر بەردەوامی دەدەتا کار و پرۆژە و ئەرکەکانی خۆی کە ئێستا هەیە. باش، ئەحمەد زیباری پێمنێردەنی ئەمریکا لە هەولێر، زۆر زۆر سپاس.